لەگەڵیان بگەڕێ یان وەک چۆن بڵێ لەگەڵیان بگەڕێ خراپ نییە، خراپکار ناکەن. زۆر باشە. طبعا ئێمە باشترین مامۆستامان پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئامۆژگاریمانەکە ئەفەرمێ لا تصاحب إلا مؤمنا، ڕەفیقایەتی هیچ کەسێک مەکە ئەگەر ئیماندار نەبوو. ئەگەر ئەو کەسە بە مانای کەلیمە ئیماندار نەبوو ڕەفیقایەتی مەکە. ولا يأكل طعامك إلا تقي، لەگەڵ کەسێکی شانان مەخۆ کە متەقی نەبێت، کە خواناس نەبێت. بۆیە برای شرینم، گەنجێکەوە باوەڕی بە قیامەت نییە، نوێژ ناکات، دەستبەرداری ئیسلام بووە، ئەمە هیچ ئومێدێکی خەیری نییە، هیچ ئومێدێکی خەیری نییە. و ئەوان کاریگەریەکی زۆر زۆر باش خراپ لەسەر تۆ دروست ئەکەن، وات دێکەن وردە وردە لە نوێژ ساردتکەنەوە، تووشی گوناه و تاوانت بکەن. بۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمیێ نمونەی برادەری خراپ وەکو کوورەچی وایە، ئەگەر نەشت سووتێنێ بۆنت ناخۆشەکات. ئەو برادەرانە ئەگەر بە تەواوەتیش گومڕات نەکەن برام، کەسایەتیت ئەکەوێنن، سومعەت ئەشکێنن، وات لێکەن وردە وردە تۆش وەکو ئەوانت لێبێت، وردە وردە ئەخلاق و ڕەفتار و قسە و ئەتەکێتت هەمووی بچێتە سەر ئەوان. بۆیە بە هیچ شێوازێک جایز نییە ئەگەر تۆ باوەڕت بە ئەڵڵا و بە ڕۆژی قیامەت هەیە و باوەڕت بە لیقای خوا هەیە سوبحانه وتعالى، پێویستە لەگەڵ خەڵکانێکا بسوڕیتەوە، هاوڕێتی بکەی کە دیندارن، کە داوێن پاکن، کە بە مانای کەلیمە بۆ خوا سڵحاون. ڕاستەما سەرجەم دەست خۆش بێت. برای شرینم.